بەڵێ سلااوان لەبێت تۆم کاتان باشە ئەوەی دەبینن دەسەی ڕێکخراوی پاڵپشتی کفریە لە شارەکەیان کردبوونەوەیان ئەنجام داوە هاوکات ئەمان باستەوە دەکەن کە شارەکەیان پراوێز خراوە لە سەررجەم سێکتەرەکانەوە لە سەررجەم جومگەکانی ئەم شارەوە پراوێز خراوە و نەتوانراوە ئیشی بۆ بکرێت من دەبێت خۆیان زیاتر بدوێنم کابزانم بۆچی لێرانەیە گربوونەتەوە سلااو لێبێ مامۆسام کاتان باش ئەگەر باسی ئەومان بۆ بکەن ئێوە بۆچی لێرن و داوای چیەکەن ئێمە وەک ڕێکخراوی پاڵپشتی کفری کە زیاتر لە 2 ساڵە دامەزراوین لێرەدا ئێمە سەررجەم کار و چالاکیەکانمان سەردەم ئەو دیدارانەی کەەوە چی لە پەرلەمانی کوردستان چی لە پەرلەمانی عێراق چی دیداری جێگری سەرۆکی حکوومەت هەموو ئازار و مەینێتیەکانی ئەم شارەمان گەیانەوە لایەنی پەیوەندیدار ئێمە ئیسا هەست بەوە ئەەکەین کە هەموو سەررجەم حکوومەت ئەزانێت کە کفری فەرامۆش کراوە کفری پراوێز خراوە کفری لە چی ڕوویەکەوە پراوێز خراوە وڵایی ئەتوان بڵێم کفری ڕێک لە جستەیەکە چێ هەموو گیانی نەخۆشە ینی بەداخەوە ئەو بێ پلانیەی کە لە پاش ڕاپەڕینەوە بەرامبەر بە ئارەسەی کفری کە من لە خاڵی یەکەمەوە کە لە چۆڵکردنی خەڵکە ڕەسەنەکەی خەڵکە ڕەسەنەکەی کفری کە لە شوێنەکانی دیکەوە کاتێ زەوی پێدراوهانەدرا کە کفری چۆڵکە بەرە ژمارەی دانیشتوانی تا دەهات کەمێکرد خۆزانە کرد ژماری دانیشتوان کەمکە بازار نامێنێ کار نامێنێ بەداخەوە ئەو بێ پلانەی کە لەم شارەیە هەبوو ئەتوان بڵێم لە هەموو سەر زەویە وێنەی نییە ئەوە بۆ هۆکاریەوەی کە ئێمە تا دێت ژمارەی دانیشتوانەکان شارەکانی دیکە تا دێ زیاکە لە کفری خەڵکە ڕەسەنەکەی تا دێ کەمەکە بڵێ مامۆستا تۆ پێشتر پێشەوەی کە ڕاستەخۆکە بکەین وتت ئامارم لایەکە لە شاری کفریدا لە ماوەیەکی کەمدا خەڵکێکی زۆر باری کردووە ئەگەر پێمان بڵێ ئەو ئامارانە چین و ئەم ئامارانەی کە خەڵکی کفری باریان کردو چی کاریگەریکی لەسەر شارەکە دروست وڵا بەگشتی کاریگەریەکی زۆری لەسەر شارەکە دروست کردووە وای کردووە شارەکە لە خەڵکە ڕەسەنەکەی خۆی بچێتەوە نەمێنێ ئێستاکە عارە بووەتە شوێنگرەوەی ئەم شارە ئێمە وەکو گلەیەک لە عارەبەکان ناکەین بەڵکو بوونەتە سەرچاوەیەک بۆ جموجوڵی بازاری کفری حەزەکەم بە وردی داتاکەت پێ بڵێم ئەگەر وەکو خۆی بێ لە 2014 بۆ 2019 1263 ماڵی کوردی ڕەسەن ئەم شارەیان جێلاوە ئەمەوێت باسی ئەوم بۆ بکەیت ئەو سێکتەرانی کە لە شاری کفریە پراوێز خراون کە زۆر گرنگن کە لە ئاستی شارەکەیان دەتوانێت بنیاد بدێ بەڵام نەکراوە ئەو شتانە چین بەڵێ دووبارەی ئەەکەینەوە هەموو شتێک لە ڕێی دەسەڵاتی ئیداریوە دابەشەکرێ ئێمە لە گەرمیانە گەورەترین سەرچاوەی شارستانی و مۆدێرنەمان هەیە کە ناوی زانکۆی گەرمیانە ئەم زانکۆی گەرمیانە لە 18 کۆلێژ پێک دێ ئەم 18 کۆلێژە 3 کۆلێژی لە خانەقینە کە نە ئیدارەی گەرمیانە و نە لە زۆنی گەرمیانایە 14 کۆلێژە بەرچاویەکانیان ئەوەی خواستی لەسرە لە کەلارە تەنها یەک کۆلێژی داماوی لە کفریە کە کۆلێژی کشتتوکاڵە ئەوە پسپۆڕانی بواری کشتتوکاڵ خۆیان بڕیار بدەن کشتتوکاڵ لە هەموو عێراقا خواستی لەسەر نەماوە بڵێ ئەمە تەواوی ئەو داواکاریە و ئەو گلەی و گازندانی هاوڵاتیانی شاری کفری و تایبەت ڕێکخراوی پاڵپشتی کفری بوو لە شارەکەیە داوایان کردو منەگەڕێمە لایەوە